ڕۆژتان باش بینەر و بیسەرەکانی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوام کە ڕۆژێکی پڕ خێر و خۆشی دەست پێ بکەن ڕۆژێکی پڕ چالاکی ئەم ڕۆژ هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتە سەرنجڕاکێش و پڕ زانیاریەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین کە بە تەندروستێکی باشەوە دەست پێ بکەن بێگومان تەندروستێکی باش چەندین هۆکاری هەیە یاخود دەتوانین ببینە خاوێن تەندروستێکی باش بە دەروونێکی باشەوە و لە هەمان کاتدا بە خۆپارێزی و جگەلەوەش بە خواردنی باش و تەندروست. ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان باس لەو فستیڤالە گەورەیە دەکەین کە ئەمڕۆ لە پایتەختی کوردستان بەڕێوە دەچێت. فستیڤالی بەرهەمە خۆماڵیەکان ئەو بەرهەمانی کە کوردستان هەیەی ئەو بەرهەمە پڕ چێژ و بە بەرەکەتەی کە کوردستان بەرهەمی هێناوە جوتیارانی بەهێزی کوردستان بەرهەمیان هێناوە بۆیە لە ناوڕۆکی پرۆگرامەکەدا باس لەو بەرهەمانە دەکەین باس لە فستیڤالەکە دەکەین بزانین چەند بەرهەمی ناوخۆی لەخۆی گرتووە و چەند جوتیار بەشداریان تێدا کردووە. بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و ناوچەی و جیهانیەکان دەست پێ دەکەم. ئەمڕۆ سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە و تاو توێی یاسای قەرزی عێراق دەکەن. بڕیارە ئەمڕۆ سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان لەبارەی یاسای قەرزی عێراق کۆ ببنەوە و بڕیاری پێویست لەبارەی تێپەڕاندنی ئەم یاسایە لە پەرلەمانی عێراق بەبێ کورد بدەن. بەپێی یاسای قەرز هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشێکی ئەو قەرزە وەربگرێت دەبێت داهاتەکان ڕادستی بەغدا بکات. بەڵام پەرلەمانتارانی کورد دژی وەستانەوە و هۆڵی کۆبوونەوەی پەرلەمانیان جێهێشت. پاسپۆرتی عێراقی لەسەر ئاستی جیهان لاواسترینە. بەپێی ڕیزبەندی دامەزراوەی پاسپۆرت ئیندێکس ژاپۆن بەهێزترین پاسپۆرتی لەسەر ئاستی جیهان هەیە و هەڵگرانی ئەم پاسپۆرتە دەتوانن بەبێ ڤیزا سەردانی 191 وڵات بکەن. هەر بەپێی ڕیزبەندیەکە عێراق خاوەنی یەکێک لە لاواسترین پاسپۆرتەکانی جیهانە و هەڵگرانی ئەم پاسپۆرتە دەتوانن بەبێ ڤیزا تەنیا گەشتی 4 وڵات بکەن و لە 27 وڵاتی دیکەش لە فڕۆکەخانە ڤیزایان پێدەدرێت. دوای عێراقیش پاسپۆرتەکانی ئەفغانستان، سۆماڵ، یەمەن، فەڵەستین لاواسترینن. شاندی بەرەی ئاشتی و ئازادی لەگەڵ هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە ئیستانبول کۆبووەوە. ئەندامێکی شاندی بەرەی ئاشتی و ئازادی بە کوردستان 24 ڕاگەیان. کۆبوونەوەکەیان لەگەڵ نەسر حەریری سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەنەس عەبدا سەرۆکی دەستەی باڵای دانوستاندنەکان ئەرێنی بووە. ئاماژەی بەوەش کرد لە کۆبوونەوەکاندا ڕەوشی سووریا و ڕۆژئاوای کوردستان و لیژنەی نووسینەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا تاو توێکران. تەندروستی ئێران ڕای دەگەێنێت 8 ڤاکسینیان خراونەتە لیستی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە. کیانوش جیهانپور گوتەبێژی ڕێکخراوی نیشتیمانی خۆراک و دەرمانی ئێران ڕایگەیاند هەموو تواناکانی وڵات بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا خراونەتەگە. ئاماژەی بەوەش کرد 8 ڤاکسینی ئێران خراونەتە لیستی ڤاکسینە پەسەندکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئێستاش 8 ڤاکسینی دیکە لەژێر تاقیکردنەوەدان و پێشبینی دەکەین ئەوانیش بخرێنە لیستی ڤاکسینەکانی تەندروستی جیهانی. لە هێرشێکدا بە چەقۆ 5 کەس لە ڕۆژئاوای فەڕەنسا بوونە قوربانی. پۆلیسی فەڕەنسا ڕایگەیاند کەسێک بە چەقۆ هێرشی کردووەتە سەر هاوڵاتیان لە شاری شولیە لە ڕۆژئاوای فەڕەنسا. بەهۆیەوە 2 کەس کوژراون و 3 کەسی دیکەش بریندار بوون. ئاماژەی بەوەش کرد برینی 2 لە بریندارەکان سەختە. تا ئێستا کەسێک بە تۆمەتی ئەنجامدانی ئەو هێرشە دەستگیر کراوە. ترامپ بەشداری خۆپیشاندانی لایەنگرانی دژی ئەنجامی هەڵبژاردن دەکات. دەیان هەزار خۆپیشاندەری لایەنگرانی ترامپ دژی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕژانە سەر شەقامەکانی واشنگتن و لە نزیک کۆشکی سپی گرت بوونەوە. خۆپیشاندەران دروشمی دژ بە بایدن و ئەنجامەکانی هەڵبژاردن دەڵێنەوە. ئەوان ئاماژە بەوە دەکەن ئەو ئەنجامانە ڕەت دەکەنەوە و پێیان وایە دروستنین و ساختەکاری کراوە. هاوکات دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و سەرۆکی ئەمریکا بەشداری خۆپیشاندانەکانی دژی ئەنجامی هەڵبژاردنی کرد. کورتە کۆتایی هاتوو ئێستش بڕگە و بابەتە هەمە ڕێگەکانی پرۆگرام دەست پێ دەکات.
شانۆیی بیرۆ لە تورکیا قەدەغە کرا دوای ئەوەی ئیدارەی ئیستانبول بە پاساوی پروپاگەندەکردن بۆ تیرۆر نمایشکردنی شانۆی کوردی بیرۆی لە شارەکە قەدەغە کرد چونکە هاوکات بە هەمان پاسان مایشکردنی ئەو شانۆیە لە ڕۆحای باکووری کوردستان قەدەغە کرا بەپێی بڕیارەکە نمایشکردنی ئەو شانۆیە تا ماوەیەکی نادیار لە هەموو ناوچەکان قەدەغە کراوە بڕیار بوو شانۆی کوردی بیرۆ لە هۆڵی تاهیر ئاڵچی لە ڕەحا نمایش بکرێت. لە چوارچێوەی کاری کنە و پشکنینی گروپێکی شوێنەوارناسی لە ناوچەی سووری دیاربەکر چەند شوێنەوار و گۆڕستانێکی سەردەمی ئەرتەقیەکان ڕۆمانیەکان دۆزراوەتەوە کە مێژووی ئەو شوێنەوارە ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 1800 ساڵ پێش ئێستا. شارەزانی شوێنەوارناسیش دەڵێن دوای لێکۆڵینەوە و پشکنین و ئەو بابەتانەی کە بووی دەکرێت ڕووفاتەکان لە شوێنی خۆیان دەهێڵنەوە و دڵنیان کە شوێنەواری زیاتریش لەو ناوچەیە هەیە. ئەم بەیانیە لە باکووری کوردستانەوە دەستمان پێکردەوە با بیبینی. کاتێک دیمەنی ئەم ناوچەیە دەبینین لە شارێکی مۆدێرن و سەردەمیانە دەچێت و پێشکەوتن و شارستانیەتی پێوە دیارە بەڵام لە ناوەڕۆکیدا چەندین شوێنەواری مێژووی و هەزار ساڵەی تێدایە کۆکراوەتەوە لە ئەنجامی گەڕان و کنە و پشکنینی گروپێک لە شوێنەوارناسانی خۆبەخش و هەمیشەیی لە ناوچەی سوور کە بە دڵی دیاربەکر ناسراوە چەند گۆڕێکی سەردەمی ڕۆما دۆزرایەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 1700 ساڵ بەر لە ئێستا لەلایەن کەسانی شارەزا و پرۆفیسۆرێکەوە کاری کۆڵێنکاری و پشکنین بۆ شوێنەکە دەکرێت و پێیان وایە شوێنەوار و گۆڕی دیکەش لەو ناوچەیە هەن. 20 kazı çalışmalarımız لە میانی کارەکەماندا ڕێڕەوێکی ئاومان دۆزیەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 1970 ساڵ پێش ئێستا سەرەڕای بوونی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئێمە بەردەوام بووین و نەوەستین زانیاری جیاوازمان دەستکەوتووە. تیمی پشکنەر کە پێکهاتوون لە 10 کەسی هەمیشەیە و 12 کەسی خۆبەخش و بەردەوام کار دەکەن. پرۆفیسۆر ئێرفان یاڵدز ئاماژە بەوە دەکات کە کۆشکی سەردەمی ئەرتەقیەکان و ڕۆمانیەکان لەم ناوچەیە بووە و چەندین ڕووفاتی تێدایە بۆیە دوای کنە و پشکنین لە شوێنی خۆیان دەیان پارێزن. لە کاتی پشکینەکانماندا بۆمان دەرکەوت کە کۆشکێکی ئەرتەقیەکان لەسەر کۆشکێکی ڕۆمانیەکان بنیاندراوە چونکە لەو سەردەمەدا هەندێک لە شوێنی ڕۆمانیەکان بەکارهێنراون و هەندێکشان نوێ کردوتەوە. لە قوڵایی مەترونیوێکدا گۆڕستانێکمان دۆزیەوە لە چەند سندوقێکی بەردین دروست کرابوون کە پێدەچێت گۆڕستانی باڵادەستەکانی ئەو سەردەمە بێت. بە مەبەستی لێکۆڵینەوە و پشکنین نمونە لە ڕووفاتەکان دەبرێتە شوێنەکانی تایبەت بە مرۆڤناسی بەڵام گۆڕستانەکە و ڕووفاتەکان لە شوێنی خۆیان دەپارێزرێن هەروەک پێشتری شارستانیەتی حوریەکان فارسەکان ڕۆمەکان ئەمەویەکان و عەباسیەکان و مەڕوانیەکان سەلجوقیەکان و ئەرتەقیەکانیش لەو ناوچەیە دۆزراونەتەوە و پارێزگاریان لێکراوە. دەگومان لە هەر شوێنێک یاخود هەر پارچەیەکی کوردستان ببینین کە شوێنەوارێک هەیە مێژوویەکی زۆر دێرینی هەیە لەگەڵەوەشدا کە شۆڕژ یاخود خەباتی چەندین ساڵەی یاخود چەند سەدەیەک پێش ئێستا گێڕێتەوە کە لەو کاتدا شارستانیت چۆن بووە و ئێستش زۆربێ و شوێنەوارانە ماون بەڵام ئەو شوێنەوارانە بە پارێزگاریکردنیان بێگومانە مێنەوە ئەبنە مێژوویەک بۆ ئەو ناوچەیە و مانەوەی شوێنەواریش پەیوەندی بە کەشوهاوەوە هەیە لەگەڵەوەی کە پەیوەندی بە پاراستنیانەوە هەیە تا چەند پارێزگاریان لێ ئەکرێ و وەک خۆی ئەهێڵڕێتەوە. ئێستش با بەیەکەوە بزانین گۆڕانکاری ڕەوشی کەشوهەوا چۆنە لە شارەکانی کوردستان با بزانین چه کەشوهەوایەک هەیە و گۆڕانکاریەکان چۆن دەبێت کە بەرەو سەرما دەچین.
هونەرمەندان هەمیشە ویستویانە لە ڕێگەی کارەکانیانەوە پەیامی ئاشتی و هەموو پەیامە جوانەکان بگەێنن. وە هونەرمەندێکی ژاپۆنی لە پرۆژەیەکی هونەریدا جەخت لە بەردەوامی پەیوەندی و ئاشتی لە نێوان وڵاتەکەی و سنگاپورە دەکاتەوە. سەردانیکارانیش کە چوونەتە بینینی نمایشی ئەو کارەی ئەو ئاماژە بەوە دەکەن کە پرۆژەکە ئامانج و پەیامی ئاشتی و کۆتایی هێنانە بە ئاڵۆزیەکان، هەروەها ئاماژەیەکە بۆ یەکگرتنی مرۆڤایەتی دژی هەموو کارەسات و ناخۆشیەکان. دێکارێ هونەریانوودا بە هەر نەفخاندنێکێ دناوا گولابەی بوونێدا پەیوەندی ناوبەرە تۆکیۆ و سنگاپۆرادا چێ دکە. ئەفکار دوێ دەمێدەیە گۆڤایرۆسا کۆرۆنا ڕێ و سینۆرێن دنابەرا وڵاتاندا گرتیە. هەروها بەشێکە ji کۆمپانیان ناگیتدا. ئەو پرۆژە بناوێ نەفخاندن یان ژی بەرژڤاندن تێناسکردن و ji aliyê ریۆتارۆ مۆراماتسۆی هونەرمەندێ ژاپۆنێ هاتیە چێکردن. وەکە ئاماژەیەکێش ئاشتیێرە دەمێن ئالۆزدە، هەروها وەک نیشانیەکێژی ji بۆ یەکبوونا مرۆڤاتیێ دەمێن نەخۆشدە. Ez bawer dikim karekî baş e herwiha wê neyekej destpêkeke nû re divê rewşa guneha em têde. Her gav destpêkin nû xweş in û tê dikare bighe cihê got û nikare serdanayî bike bi taybet li Japonê. Got hêle hestekî taybet û cuda li cem te peyda bibe. Dema kesek li Singapora li ser peykera qalîşkê got dirêja wê 2 metrin e. Bi nefixîne li ser mobaylawî diyar dibe û biriya ronahiyê pelên qalîşkê belav dibin û gulav wawna li Tokyoyê dipişkive. Herwiha berûva jî vê yekê jî eger kesek li Tokyo peykera bêbûnê bi nefixîne wê gula gelasê li Singapora gol du cihan hatiye danîn li nêzîkî peykera Gardens by the Bay dipişkive. ji ber em niha nikarin derkevin ev dibe duemîn ezmûn ku bi hêlet û karibe peywendiyê bi derve bike. Ew pêker bi awayekî hatiye amadekirin dema kesek di nefixîne hest bi nefxandina wê dike. Lê bi awayekî hatiye çêkirin, gotin demeka Kurd de kodê li ser mobayl nahêle. Ew jî ji bo kêmkirina metirsiya belavbûna nexweşiyan û têçaverêkirin li hejmarek welatên din jî ew pêker werin danîn. Piştîgo li Singapora bi serket. هەنگوین فرۆشێک لە سلێمانی زیاتر لە 20 ساڵانە هەر ساڵێک لەو 20 ساڵە کیلۆیەک هەنگوینی هەڵگرتووە و ئەرشیفی کردووە. محەممەدی هەنگەوان دەڵێت پیشەی هەنگوین فرۆشی لە باوباپیرانیەوە بۆی ماوەتەوە و هەنگوینی ساڵی نەوەدەکانی سەدەی ڕابردووی هەڵگرتووە
وەسیەتیشی کردووە دوای خۆی ساڵانە نەوەکانی ئەم کارە ئەنجام بنەوە هەموو ساڵێک کیلۆی هەنگوێنی بۆ هەڵگرنەوە و ئەرشیفیکەن هۆکاری ئەم کارەی لەم فیچەرەی هاوکارمان ئارام بەختیار دەزانین. هەموو جارێکە باسەکرا هەڵون ئەوە ساڵەمێنێتەوە لە فەراعینەکانە هەڵیان گرتووە و هێناوێت و ئتم جە لە خۆ من پێشتر پێرنەوە حوتیش هەر خەریک بوو هات بە خەیاڵما هەر ساڵی کیلۆیەک هەڵگرم هەتا بۆکو بمێنێتەوە هەم بڵین بۆ حتا بۆ میلەتەکەش خۆ من ئەوە بەپارەش نایفرستم. بزانین ئەو هەڵوین تا چەند ساڵەمێنێتەوە لای خۆشمان ببێ بە بیرۆکەیە هەنی ئەگەر بم بزانایە کە لە ساڵەکانی هەفتا کە باوکم لێرە ئیشی کردووە ئەوەیە ئەو بیرۆکەم نەبووە تەوان گەنجتر بوو من کوشتا ئەوە هەر لەبەر ئەوەیە کە بزانین ئەم ئەم خوان پیرۆزە کە خوا لە خۆیان ئینشاءالله سیەکە تا چەند ئیسفادێ تا چەند ئەمێنێتەوە تا چەند ئێکەسپایەری ئەوێت هەر ئەوەیە ناوەکو ڕێ خواردن لەوانەیە قەت لێی نەخۆم هەر هەڵی گرم بەڵام زۆریانم لەم بەینا هەمووی پاک کردەوە هینم کردەوە هەموو ساڵێ یعنی تامەکەیان وەکو تام نەگۆڵاوە بەڵام وەکو ئەوەی بڵێ تۆزە خۆی خواردۆتەوە ینی هی 2009 خواردانی بەڕاستیە و لەی ئیستا مهمتر بوو. خەرماوە بە هیچ جۆرێک کەس نەیفرجێ دوای خۆشم و ئەوانە هەر بێ بە هینێک بە ئەشریفێک ڕۆژێ ڕۆژا کە زۆر ببیێن بە مەتحەفێکی شتێکی ئەوانە یا هەتا خۆیان بە ئیشی پێ بکەنینیان بێنەوەڵا ئەگەر کیلۆیەکی دەوە رەقەم بێت تێ نایفرۆشم بەفرۆش هەمووین هەر مەسەلا هینەکەی نییە ئێمە هەموو جارێک کە بیرەکەینەوە ئەڵێ هەمووین با بە هەمووی هەموو شتی کەشی هەیە مەسا هەموو خوانی مەدیکەی هەیە کە من هەمە بۆ نەخۆشیەکان ئەنجا ئەمە هەیەمە ئیمشۆمە مێوی کە هەمووینەکەم پاڵاوتووە دوایەوە کە ئەی پاڵێەوەم ئەنجا ئەی کوڵێنم کوڵانێکی زۆر عەلەیکوم سەلام کوڵانێکی زۆر دوای کوڵانەکە ئەیکەمە ئاوی سارد لە خوارەوەیە ئەوە کەیتە قوماش خۆی پێ ئەوەی کە کەوێتە سەری پێوەند مێو ئەم مێوە یعنی ئەمە ئەم شت دروستکردەوەینە بۆ زۆر شت پێشتر بەسەن بۆ جیبی ئەنفی بۆ شت دروستکردن بۆ شامپۆ بۆ ئەوانە بۆ تەلایی کاشی بێگومان هەنگوین یەکێکە لەو خۆراکە سروشتیانەی کە بۆ ماوەی چەندین ساڵ و چەندین سەدە دەمێنێتەوە لە بروی بۆیە هەر ئاواش بە نرخەجا ئەگەر هەنگوینی خۆماڵی و کوردی بێەوە بێگومان زیاتر بە نرخە بێت هەروەک چۆن کە لە سەردەمی فرعونەکانیشدا لەو سەردەمەدا لە ناو ئارامگەکانیاندا هەنگوین دۆزراوەتەوە و هەروەک خۆشی ماوەتەوە هیچ خراپ نەبووە بۆیە بەو شێوەیە نرخی زۆرە و بەهایەکی زۆریشی هەیە چونکە چەندی ساڵ ئەمێنێتەوە هیچی بەسەر نایێت هەر لە بابەتی ئەو بەرهەمە خۆماڵی و خواردنانە ئەمێنینەوە وەکو لە سەرتاوە باسم کرد ئاماژەم پێەیە کە ئەمڕۆ فستیڤاڵی بەرهەمە خۆماڵەکان لە پایتەختی کوردستان بەڕێواچێ بۆیە من میوانداری بەڕێز بەکر عارفم کردووە کە جوتیارە و لەگەڵیشدا مام ئازاد محەممەد کە بێگومان هەمومانەی ناسین و چەندین جاریش میوانی پرۆگرام بووە بەخێر بن سەر چاو بەیانیتان باش دووبارە بەخێر بن ستودیۆتان ڕازاندەوە بەم بەرهەمە خۆماڵی و سەرنجڕاکێشانە ینی کاگازات جگە لە هەنارەکە و ئەو زەنجەبیلە ئەوانەی تر ناناسم ئەمە چییە هێناوتە ئەم شتە باش و جوانانە بەڵێ پێشێکی دەستخۆشیتان لێکم بۆ بەرنمەیە زۆر سپاس بە هەمووشمانەوە ئەبێ ئەومان لە یاد نەچێ ئەو بەرومە ناوازە جوانە کوردەواری ئاشناکەین بە میلەتمان ڕاستە
من خۆتان نەزانن ماوەیەک لەمە پێشوومە چەند وڵاتێکی دەرەوە بەڵێ ئەو شتە ناوازانەی کە ئەم بینی لە وڵاتانە حەزمە کرد بێنمێ و لە کوردستانە نمایشکەم یا برەوی پێ بدەم و بزین تا چەندێک خاکی ئەم وڵاتە بەپیت و بە پێزە لەخوای گەورە بە زیابێ زۆر سەرکەوتوو بوو لە ئەڵمانیا لەو کوولەکەیەوە خۆتان ببین بە چای خۆتان ئەوە لە سۆپەرمارکێتەکانە بەدانە ئەفرۆشە ئێتمیش حەزم کرد لەوە بێنم لە کوردستانە برەوی پێ بدەم و زیایی کەم ئەوە بوو ئیم ساڵ زیاتر لە 200-300 جوتیاری پێنجوێن تۆوەکەیم بڵاو کردوتۆ لەوێ ئەوە چاییەکە شتێکی زۆر باشە بۆ بەشەر ئەوە بۆ ئینسان ئەوش تا 500 نەفەر تۆکەین پێبەخشیەوە لە بەرۆی زیاد بێ لە وڵاتە ئەوە چۆن ئەخورێت مامازات ئەوە لە وڵاتان لام وایە لەگەڵ خەناتێکەڵێکن بۆ ڕەنگی قژوشتووە بۆ زەخت و دابەزینی زەخت و فشاری خوێنیش زۆر باشەوە جا ئەوە نەک هەر چایی بێ ئەوە پێوەنیشم لە بامێ کردووە ئەوە هەم چاییە بەعزێکیان هەم بامێشە یاین لەسەر ئەوەش داومە لە بامێ ئەمە قسەی زۆر هەڵەگرێت بە گشتی باسیەکەین و وردەکاری زیاتریشمان پێ بڵێ بەڵام با سەرەتا بینە سەر فستیڤالەکە کەی دەست پێکات تاکەی بەردەوامە بێت بەڵێ من بە خۆشحاڵیەوە 2 ساڵ ئەم ساڵەوە تقریبا دووەمین فستیڤالمە لە پایتەختی هەرێمی کوردستان و زۆر خۆشحاڵیشم کە بە هەمومانۆ لە هەموو شار و شارۆچەکانی ئەم کوردستانە هەڵسین بە نمایشکردنی ئەو بەرومە کوردێوارێ جوانە بۆ ئەوەی چیدی وڵات و نیشتیمانمان ئاشنا بکەین بە بەرومی کوردستان بەرومی خۆمان بخۆین ئێمە لەخوای گەورە بەزیابێ کۆمەڵێک جوتیاری دەستڕەنینمانەیە لە وڵاتە و کۆمەڵێک گەنجی کارامەمانەیە لە وڵاتە ئێمە دەستیان بگرین بۆ ئەوەی زیاتر برەو بدەین بە کەرتی کوشت و کاڵ کەرتی کوشت و کاڵ لای من نەوتێکی سپیە بۆی هەیە ماوەیەکتر نەوت نەمێنێ بەڵام کەرتی کوشت و کاڵ خۆتان نەزانن لە نیان دەرتاڵەکان و تا ئێستا وڵاتی ئێمە دەوڵەمەندە بە خاکێکی بەپیت و بەپێز حەزم کردووە فیستیڤالانە لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمانی و لە هەموو شوێنەکانی کوردستانە ئەنجام بدرێ بەڵێ کاک بەکر ماوەی چەند هەفتێک پێش ئێستا ئەم فستیڤالە لە هەڵەبجەش کرایەوە ئەمڕۆ لە هەولێرە کرێتەوە بەشداری ئەو فستیڤالە شکر یاخود بەنیازن بەشداری بکەن لە فستیڤالەکانی تر و لە شارەکانی کە فستیڤالە بکەنەوە بەیەکەوە لەو ئیسیڤالە ئێمە بەشداریمان نەکردن خۆم لەبەرەوەی بەڵام لە گەڵ کاغازادا بەشداری کردووە و ئەیکەم بەڵێ بە چ بەرهەمێک بەشداریت کردووە زیاتر ئەم ساڵ چ بەرهەمێکت ڕوان و چاندوتە من بیبەر و باینجانم کردووە جار بیبەر و باینجانیش زۆرەکرێت لەبەرەوەی ئێمە خەریکی ئەوانە بیر و باخێکی هەناریشم هەیە و هەناری تریشمان هەیە باخی تریشمان هەیە بەڵام باخی یەک ساڵەکە جوانە لەخوا بەزیایە لێ رازین و باخە گەورەکانیش هەر جوانن لەخوا بەزیایە و تاچیش باشە لەخوا بەزیایە و ئەم ساڵ بەرهەمی هێنارەکەتان چۆن بوو بە تایبەتی باخەکەی تۆ باخەکەی من کۆرپە بوو بەڵام ئەوانی تر باش بوو لەخوا بەزیایە باش بوو باش بوو ئەی ئەو باینجانەی کە بەرهەمتان هێنایان ڕوانتان هەر جۆرەکەی پێشووتر بووە چونکە من چەندین جۆرم بینیەوە باینجانی سپی بووە یاخود باینجانی ڕەنگێکی کاڵتر بووە هەر باینجانەکەی پێشتر بوو؟ نا ئێمە باینجانی ڕەشەکەین لەبەرەوەی شیرینە و جوانیشە هەتا باینجانی خۆمان لە شارە زورا بوێت لە بازاڕەکە بوێت نەچن باینجانی ئێرانی ئەم لالا بێنن لەبەر خاترێ ئەم شیرینە و ئەو تاڵە لە لێنانە باشە ئەو بەرهەمانەی کە ئەم ساڵ هاتە بەرهەم یاخود ئەوان ئەو سەوز و میوەی کە هاتە بەرهەم هەمووی لە مەنتیقی خۆتان ساختان کردەوە یاخودەتان نرد بۆ شوێنەکانی دیکەش زۆر بوو ئەهاتین بۆ سلێمانی اینجا لەبەرەوەی کە لە ئێرانیش ئەهات بازاڕی سست و پاری نەئەکرد ڕاست مام ئازاد پێمان بڵێ فستیڤالەکەی ئەمڕۆ زیاتر چ بەرهەمێکی تایە ئەوە یاخود چەند بەرهەمتان هێناوە نمایشی بکەن بەڵێ بەرهەمی ئەم فستیڤاڵی ئەم جارەمان کۆمەڵێک هەناری زۆر جوان و ناوازەیە تقریبا لە لای خۆم 300 تەن هەنارم پاراستووە لە ساردکەرەوەی کوردیە کە دروستم کردووە بەبێ کارەبا بەبێ نەوت بەبێ غاز چۆن دروستە کردەوە باسی ئەو سارد ئەوە هەموو نهێنیە؟ نەوەڵا من هیچ شتێکم نێنی نییە من لام وایە ئێسەش ڕۆژی وایە 200 کەزیەتە ناو ئەو ساردکەرەوەیە کە بیبینیە و چۆن هەنار هەڵگرین بەبێ
کارەبا و بەبێ کۆمەڵێک شت من حەزەکەم بەروومی ئەم وڵاتە بپارێزین بە یەکۆنەی خەینە بازار لام وایە لە ئەسنای مانیەکە دوو مانگا بەروومی ئەم کوردستانەوەکو هەنار نەمێنێت دوایە بێ هەنابەرین بۆ دەروی وڵات هەنارمان بۆ بێ جا باشتر وایە ئێمە لای خۆمانەوە بەروومی خۆمان بپارێزین لە کاتێکی شابی خەینە بازار کە کەم بێ ئێستا هاتون بۆ لام بۆ نمونە کۆمەڵێک هەناریان ویستوە بیبەن بۆ شوێنانیت من حەزم کردووە لە وڵاتەکەی خۆما بیدەم بە میلەتی خۆم بیخوا باشتر لە وەرزەکانی کەشە هەنار بەردەست بێت ئەیسە تۆ بۆ نمونە کەشوهوای ئێمە نالەبارە بارانێک ببارێ هەموو هەنارەکانمان بەدارەوە تەقێ بەڵام من پێشوەخت بەرووبوومی تقریبن 15 بۆ 20 جوتیاریشم لای خۆم محافەزە پێ کردووە تا دەوری 280 پیکابی جیاوازم داناوە و 150 پیکابی وەسەط و وردیشم داناوە بۆ ئەوەی کۆمەڵێک هەیە داخوازی هەر لەسەر گەورە نییە 350 تەنێکم داناوە و ئیمڕۆ کۆمەڵێکیان مێناوە هەم بۆ نمایشکردن و هەم وڵاتانیش بیبینێ کە ئێمە خاوەنی چ بەروومێکی جوانی لە وڵاتە باشە جگە لە هەنارەکە چەند بەرووبوومی دیکە تێناوە تقریبا دە 12 بەروومی ترمێناوە ئێستەوە تقریبا 6 جۆریان لە بەردەسی توایە لە پەلەپەلیا بۆمان نەکرا زوو لەوێ ئینیانکەین ئەوە کە یادهێنامەوە ئەوە زەردەچەوەیەکە کە من بە ئاڵتون داومە لە قەڵەم لەم وڵاتە ئەوە ئەم بەیانە من داومە لە دەستما بە ڕەنگەکەی لێ نابێت ئەوە شتێکی زۆر ئەسڵە داجا داواکارم لە جوتیارانی ئەم کوردستانە با ئێمە هەڵسین زەنجەفیل بناژین زەردەچەوە بناژین کۆمەڵێک شت کە لە وڵاتانی هەمووی بەرهەمی ئەم سابەت زەنجەبیلەکە هەمویان بەرهەمی ساڵن هەموو ئەمانەش تێناوە بۆ هەمووی مێناوەکو نمایشێک لەوێ نمایشانکە باشە مامازاد جگە لە ئەو بەرهەمانەی کە هێناوتە بێگومان ئەمانە هەر بۆ خۆیان ئەکرێنەوە بە بەرهەمی دیکە یاخود کاری دەستی هەنارەکە ئاکرێتەوە بە ڕوبە هەنار یاخود چیتر ئەوانەش هەر بەشداریان کرۆ چیتان هێناوە جگەل ئێستا بۆ نمونە من نە هەنارەکەمەر بە هەناری نێناوە هەم بە ڕبی هەناری ناومە و هەم لە دەبەی بیزدیتیشە ئاوی هەنارەکەم گرتووە ناوە ئێمە توانین لەناو ساردکەرەوەیەکە ناو جەمیدا بیپارێزین بۆ زستان هەر 1 لیتری بکەین ناو جەمیدا ئاوەکەی وابزانە لە زستانە هەنارە خۆی ئاوێکی خۆماڵی خاصی هەنارەکە کاک بەکر تۆ لەگەڵ جوتیارانی هاوڕێت چەند کەسن هاتوونەتە ئێرە یاخود چ هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ جوتیارەکانی کە بەشداری بکەن لەو فستیڤالانە یاخود سوودی چییە بۆ ئێوە؟ وڵا سوودی زۆرە بەشداری بکەن بەڵامی تریەمە لەگەڵ ئەو خەڵکەشا هەماهەنگمان هەیە لەگەڵیانە لەگەڵیانە هەم تێکەڵە بین و هەماهەنگمان هەیە لەگەڵیانە بەڵام تر باشش کرد جگە ینی تقریبا چەند جوتیارە بن هاتوون بەیەکەوە بەشداریتان کردووە زۆرن ڕێژەیەکی زۆر بەشداریتان کردووە وڵا هەر کاگازادە و خەڵکی تریش لەوەیە بەڵام ناویان نازانم بەڵێ بەرهەمی جوتیارەکانتان هێناوە کە خۆیان نەهات بێتن؟ نە بەس بەرهەمی کاگازادمان هێناوە بەڵێ ئەمانە هەری کاگازادن تۆ لەگەڵ کاگازاد کاتێکە ئەو هاوکاریتانەکە یاخۆت بێتانەڵێ بۆ نمونە ئەم کولەکەی کە تازە هاتووە چۆن ئەی ڕوێنن یاخود سەرەتا دڵنیان لەوەی کە ئەڕوێت لەم خاکە لە هەرێمی کوردستان بەڵێ کاگازاد پێمانەڵێ چۆن ئەڕوێ چۆن ناڕوێ چۆن ئەبێت ئەرزی بۆ ئەکیاڵین تۆکەیمان کۆمەڵی تۆی جوانی هێناوە لە دەرەوە پێمان پیشانەدا لەسەر دەرزی ئەو لەسەر قسەی ئەو ئەی ڕوێنین ماشەڵڵا نەجاحەتیش تێنێت لەخوا بەزیاوە نەجاحەت تێنێ و ئیشەکانیشی زۆر جوانن یعنی شتێکە یعنی نمونەی کەمە پیاوە نمونەی کەمە یعنی ماشاءڵڵا نمونەتان زۆر بێ قوربانم کاک بەکر ئەم ساڵە زین تا حدێک باران دوا کەوتووە هیچ کاریگەریەکیە بۆ لەسەر بەرهەمەکانتان وەکو جوتیارە بە پێی کە پێشترەوە بەرهەمتان ڕوان ینی چاندووە چ کاریگەریەکی هەبوو ئەم ساڵ کە باران دوا کەوت؟ وڵا باران بۆ تۆوی گەنمە دوا کەوتووە بەڵام تۆزێک بۆ هەنار باش بوو لەبەرەوەی فەلاحەکان تۆزێک فریای خۆیان کەوتن ئەگەر بارانەکە لێ بدایە هەمووی ئەتەقی و ئەبوو بەدەمتەرەک
کەواتە لەو ڕۆ بۆ هەنارەکە سوودی هەبووە بەڵێ سوودی هەوە بانارەکە بەڵام لەخوا بە زیاوی ئەم پیاوە 200 تا 250 تەنی لە ساردکەرەوەکەی خۆیان داناوە بەڵام یعنی تۆ یەک مانگی تر ئەو هەنارە بێنە تامی ئەڵێ ئەو ڕۆژەیە کە کراتو لە دارەکە ئەڵێ ئەو ڕۆژەیە کە کراتو لە دارەکە تامی تێک ناچێت یەکدن بۆ کۆی بڵێ لە ئەم بەڕادی حکومەکە داینێت و ئەمانە ئەو تامی غازەدا ئەم تامی یەکدرک ناگۆڕێ ئەو شەربەتشی کە ئەم کردوێتی هەڵی ئەگریت یعنی من لە ڕەمەزانە خۆم چووم بۆ لای وتوێتی ئەوە بخۆ وەکو ئەو دەقەوە بۆ بیکەیتە لە دارەکە ئارە بەخۆش بێ مامازاد باسێکی ئەو بەڕادەمان بۆ بکە و بەڕادە سروشتیە جگە لەوەش ئەمەوێ باسیۆشم بۆ بکەی ئەوە بەدیلێکە بۆی کە بەرهەمەکانە ئەو ساردخانەیە بۆی بەرهەمەکانە خەسار نەبێ خوتاڵی گری بۆ کاتێک تر چارەی ئەمە دۆزیوەتەوە ئەی ئەگەر باران دواکەوت چارێکی تر دۆزیوەتەوە بەڵێ ئەو ساردکەرەوەی نەک هەر بۆ هەنار کۆمەڵک شتی تریشم تیا تاقی کردوێت وەکەوەی کە ئێمە خۆتان نەزان خاوەنی ئەرزێکی واین لە پێنجوێ نامایی شانازی کووردە تەماتە لە هیچ کوێن نامێنێ ئەو بەشی عێراقیشی تایە من بیرۆکەیەکم لەسەر تەماتی پێنجوێنیش دۆزیوەتە چکە و منتیقە ساردە بە سەدەها بە هەزارات تەن تەماتەی کاڵمان لەوێ خراپە بێ چکە کاتێک گەلاوێش هەڵات لەوێت تەماتەکان سوور نابێ هەر بە دارەکەەوە هەر بە ڕۆکەکەەوە ئەگەنیە و خراپە بێ بەڵام لەخوای گەورە بە زیابێ من ئیمساڵ هەر لە پاڵ هەنارەکە دەوری دوو پیکاپ تەماتی کاڵم هێنا لە پێنجێنەوە بۆکوێ بۆ شارە زۆر لەخوا بە زیابێ لەوێ جوان سوور بوو و داواشم کرد لە فەلاحی پێنجێن با لە مەولا ئێمە لە کاتێکە کە سەرما یەت و گەلاوێش هەڵیەت کە لەوێ تەماتەکان خراپە بن بە سەوزی با ئێمە بیگوازین و لە شوێنێکا لە شارە زورە لە گەرما ئەتوانین 2 مانگ بۆ 3 مانگ قوتی ئەو میلەتە بەو تەماتە خراپەی کە لە پێنجێنا بە سەوزی ئەمێنێتەوە و سوور نابێ و خراپە بێ ئەمەتوانین بیپارێزین و لە شوێنێکا وەک شارە زور گەرمترە لە پێنجێن بتوانین سووری کەین ئێستا لەخوا بەزیای من لەو ساردکەرەوە شتێکی جوان جوابی داومەتەوە لەوەش و ئاشناشم کردەوە میلەت و وڵاتەکە زۆر باشە لەش ساغ بێ مامازاد ئەی وەکوتم چارەسەر چیە بۆ دواکەوتنی باران بارین یاخود کاریگەری هەیە لەسەر هیچ بەرهەمێکی تۆ خۆی لەخوا بەزیای ئێستا سیستەمی دڵۆپاندن پیا بووە و علمیش پێش کەوتووە زۆرێکی لە جوتیارە بەڕێزەکان کە وەختێ باران نییە ئەوان سیستەمی دڵۆپاندنیان ئەنجامدا و لەو کاتە هەر لەسەر تایە خۆی ئەڕوات تا 10 دۆنم تا 20 دۆنم تا 100 دۆن میش ئەتوانی تۆ لە ڕێگەی ئەو سۆندە و دڵۆپاندنەوە تۆ بتانی گەنم نێڵی دوابکەوێت چکە ئەگەر گەنم دوابکەوێت بۆ دوای یەکەی کە لەوێ دانی تێکە بەرگڕە و گەرمایەکەوێ یا بەرسوونەکەوێ یا بەر حەشەرات کۆمەڵە حەشەراتەکەوێ و کاتە قوتی ئەو میلەتە لە ناوەچێ بەڵام لەخوا بەزیابێ ئێستا کۆمەڵێک بیرۆکە پێشکەوتووە لەسەر دڵۆپاندن لەسەر ئاودێری ئەگەر خۆ بارانەکەش دواب بکەوێ چی بێ ئەو کاتێ ئێمە توانین لە ڕێی دڵۆپاندنەوەیشی خۆمان بکەین ئینشاڵڵا کاک بەکر ئەو کوولەکەیە ئەم ساڵ کە بەرهەم هاتووە خۆتان لێتان خواردووە چۆنە؟ خۆمان لێمان نەخواردوو هێشتا لێتان نەخواردووە مامازاد چۆن بەکارێ من سەرەتا بینی وەم زانی قارچکە ئەوە تقریبا من بڕوان پێ بکە ساڵێکە حەز ئەەکەم تۆکەی تەنانەت کوولەکەیشی لێ نەخۆم لەبەرەوەی هەموو تۆوەکانی کۆکەمە و بڵاوی کەمە لە کوردستانە یعنی گوناحە تۆ شتێکی ناوازە بێنی یەکەم جار تۆ بێ هەڵسی زیایی کە ئێستا ئەو زەردەچەوەیە من مشتێکم هێنا لە یابان ئێستا 50 مەترم پێ داوەتە بەر جا مامازاد ئەگەر بکرێ من پارچەیەکی لێ بێنم لە زەردەچەوەکە بزانم ڕەنگەکەی چۆنە هەر بەوەش لەتیکە ناوەکەشی بزانە چۆنە ئەمە هەر ڕەنگەکەی ئاواهی زەردە ئەمێنێتەوە ئێستا بەتەڕی چۆن بەکارێت ئێستا بەکار نایە بێ وشک بێت حەزەکەی هەر بیدە لە دەستی و با کامێرەکە بزانانی ئەوەیە هەر یەکسەر ئاوا ڕەنگەکسەر ڕەنگە بۆنیشی زۆر خۆشترە لە وشکەکە باشە ئێستا ئاوا بەکار نایە مامازاد ئەمە زۆر یعنی بە تەڕیژبی خۆی بۆ ئینسان زۆر باشە بەڵام تۆ ئەتوانی هەر وشکی کەیتۆ بیهاڕی دۆکە ئەو زەردەچەوەی کە لە بازار ڕایە بەڵام ئەمە چۆن لەگەڵ ئەو زەردەچەوەی بازارڕ
مقارن ناکرێت ڕاستە بەراورد ناکەوە تا دەستمی چەند ڕنگ کرد هەر بۆنی کە ئەتوانی بۆنکەی بۆنەکەشی زۆر خۆشترە زۆر تازەیە بۆنەکەی وەکو ئەمەش هەر حەزەکەم بزانی کە با بزانین ئێمە کە خاوەنی چ وڵاتی ئەو زەنجەفیلە بکە بەڕاستی بۆنەکەی زۆر خۆشەوە زۆریش تازە دیارە بۆنەکەەوە نیوشی بێتەوە ئەو زۆریش تەڕک ڕاستەی کڕین زەنجەبیلە لە دەرەوە وشکە مامازاد بێگومانێ ئەکسەر بە تایبەت خانمان دڵیان بۆ لایەوە چێم بابەتانە کابینن چۆن سوودی لێ وەرگرن بۆ بواری جوانکاری ئەمانە هیچ بیرۆکەیەکە هەیە بۆی کە بیێ بەلایەنێک یا خودت کۆمپانیایەک بتوان بەکاری بێنن لە بواری جوانکاریدا هیچ زانیارێک لەسەرەوە کۆکە ئەو چایە شتێکی زۆر دەگمەنە بۆ خانمان ئێستا بۆ نمونە ئێمە ڕۆین بە ملیۆنەها دۆلارمانە چێتە دەرەوە کۆمەڵێک شتی جوانکاریەتە ناو کوردستانەوە بەڵام ئێمە خۆمان نتوانین لە ئاوی ئەمە ئەگەر پارچەیەکم لەوەش بنێ ئەو چایەیە کە ئەمە ئەکرێتە خەنەیەکەی خەنەوە بەڵا یەکسەر دەستی سوور کردم ڕەنی قژیش جوانەکە ئەوەش تۆوەکەیت یەگە دەری بێنی من ئەو تۆی زۆرم بڵاو کردێتەوە لە کوردستان بۆ ئەوەی زیادیەکەی ئەمە تا ئێستا بەکارە نەیە ناوەتەوە تەنهاتەوە تۆوەکەی منتەناوێ ئەم شتە ناوازانەی کە هاتوون من تەنا تۆوەکەی بڵاو کەمەوە لە باتی ئەوەی بەس لای ئازاد بێ یا لای دە 12 جوتیاری تر بێ بەلای هەموو کوردستانەوە داواکاریشم لە ئەم کەناڵی بەڕێستۆ بایمە چایخانەیەکی تایبەتیان بۆ دانی بۆ ئەم بەرهەمانە بۆی کە چای جیاوازمان هەبێت من ئەگەر بەردەوام شانتان بەم ئەوە کە وەکو چاش ئەخورێ جگە لەوەش وەکو بەرهەمێکە بۆ خانمان بە تایبەت دەتوانن سوودی لێ وەرگرن ئەوە مژدەیەکی خۆشە بۆ خانمانە توانن خەنەی سروشتی ڕەنگەکەی بگۆڕن جوانتری بکەن بەم بەرهەمەی کە کاک ئازاد هێناوێتی ناوی چییە کاک ئازاد ئەمە کۆجەران بەڵێ لە چ وڵاتێک هەیە ئەمە من یەکەم جار تۆکەیم لە ئەمریکاوە بۆ هاو کاک حاجی عوسمان لێرەوە ڕێز و حرمەتمەیە بۆی چاوی ماچەکەم تقریبا 4 ساڵ پێش ئێستا تیکاگازا شتێکم ناشتۆ چاییەکە زۆر دەگمەنە بۆی ناردم بەڵام من هەڵسام حەزم کرد دەسم ئەجوڵێ پێوەنم کرد لە بامێ تامی بامەکەی نەگۆڕی تامی بامەکە ناگۆڕێ بەڵام ڕەنەکەی گۆڕی ئەوەمان لە فکر نەچێ گوڵەکەی زیاد کرد گوڵەکەی زیاد بۆ بەڵێ ڕێگی بامێ بەقوترە و بامێ تەحملدارترە درەنگتر ئەفەوتێ ئێستا بڕۆ لە لای جوتیارە بەڕێزەکان سیرکە بامێکەی بارانی ژەبارێ قەدەکەی هەرمێنێ پێوەنم کرد لەسەری ماشەڵا گوڵێکی گەورە و لە باتی ئەوەی لە عەسڵی شوێنەکەی خۆیان 100 گوڵ بکە لەسەر بامێکە 150 گوڵەکە لەبەر قۆدێکی زیاتری هەیە کاک بەکرێستا سەرقاڵی چین چ بەرهەمێک لەم وەرزەدا ئێوە خەریکین و زیاتر پێوەی ماندوو بوون لە ئیسا خەریکی هەناری هەناری تر بەروبوومی هەنار کۆکرێتەوە باشە هەنار چیتری لێ بەرهەمە هێنرێت جگە لە ئەو سرکە یاخود ئەو ڕبەهەناری پێڵەن جگەلەوە چیتر سووتان لێ بینیەوە بۆ چی دیکە وڵایم بەس بۆ ڕەبەکەی و ئاوەکەی و بەکاری دێنین و ئیتر ناوکێکی سپیشی تایە کە ئەی خۆی بۆ مەحیدە باش ئێستا مرە باشی مرە باشی دەپێت مرە باشتیشی دەپێت بەروو ئێم وڵاتە خانم یعنی بیگرە ئێمە بێ یەک شتی لەسەر بکەین ئێستا بۆ نمونە ئەو هەنارە بەس بە هەناری نەچێتە حەلوەکە یا مەسەلەن بۆ نمە خەیار بە خەیاری نەچێتە حەلوەکە ئێمە با بچین کۆمەڵشتی لێ دروستکەین تەماتە بە تەماتەیی با نەچێتە حەلوەکە با هەڵسینێمە مەسەلەن دۆشاوی لێ وەرگین بڕوان پێ بکە ئەو کوولەکەیە لە وڵاتان دەدنک تۆوی تایە ئەڵێ بە $5 ئەڵێ بە $3 ئەی ئێمە بۆ لە وڵاتەکەی خۆمانە مختبەرێکی بۆ دانەنین ئەم هەموو تۆوە کوردەواری جوانە زیادکەین لە باتیەوەی پارەمان بچێت دەرەوە ئەو هەموو داهاتی کوردستانە بچێت دەرەوە تۆ بێتە وڵاتە با لە وڵاتی خۆمانە ئێمە تۆوی باو با پیرانمان زیادکەین ڕاستە کاک بەکر خاکی کوردستان یاخود کەشوهەوای ناوچەکەی ئێوە تا چەند لەبار بوو بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵ بە گشتی و زیاتر چ بەرهەمێکی شتیا گەشەی کرد لەخوا بە زیاوێ هەموو بەرهەمەکان باشن جوانن اینجا خاکیشمان زۆر خاکێکی بەبارەکەتدارە ینی شارە زۆر ئیتر بەناوبانگ
بەناوبانگە لە شارە زورە بەناوبانگە شارە زور بۆ هەموو ڕستەکان بەکارتێت گەنمە جۆیە بانجانە هەنارە ئیتر ئەوەی تۆ بتەوێت تیا ئیسفادەی لێ ئەەکەی انشاءالله هەر خەرمان بەرەکەت بێ مام ئازاد بیرۆکی ئەوەت هەبووە چ تمۆحیەوەت هەبووە چیتە هەر وڵاتێک تۆوەکەت هێناوە لە کوردستان چاندوتە بەڵام ئایا بیرۆکیەوەت هەیە کە فستیڤالەکە و بەریتە دەرەوەی وڵات لەوێ جوتیارانی بیانی بەشداری بکەن یاخود هیچ شتێکی وا هەبووە جوتیاران بێنی لێرە بەرهەمەکانیان نمایش بکەن و لەگەڵ تۆیە شان بەشانی تۆ ڕکابراتی بکەن لەسەر بەرهەمی باشترین بەرهەمی وڵاتەکان و بەراورد بە کوردستان بە یاخود بە بەرهەمی کوردستان بە وڵاتێکی دیکە من وەکو خۆم بەرومی هیچ وڵاتێک بە باشتر نازانم لە چاو بەرومی ئەم وڵاتە چکە لەخوای گەورە بە زیابێت جوتیاری خۆمان ئەوە نەویژدان و هینمان تیاماوە تا کۆمەڵێک دەرمان یا کۆمەڵێک سەمادی خراپ بین لە بەرومی ئەم وڵاتە بۆ ئەوەی بەرومێکی جوانمان نەبێ ئێستێمەوە خۆت بۆنی زەردەچەوە و زەنجەفیل و کاکی و ئەوە بۆنی عەترەیە وە بچوە ئالوەکانی خۆمان ئەو بەرومی کە کاتێک لە کوردستانی خۆمانان دەرەچەوشێتە ئالوەکان و بازاڕەکان و بۆن و بەرامێکی تری هەیە و من پارساڵیش لە هۆڵندا لە نمایشێکە کۆمەڵێک بەرومی ئەم وڵاتم بردە ئەوێ هەر لەو نمایشە چی ئەجنەبی بوو بە سەرسان بوو بە بەرومی ئەم وڵاتەوە تەنانەت شۆکەم بردبوو لەگەڵ 28 بەرومی ئەم وڵاتم بردە هۆڵندا قاپی سەفەریم دانا و بە کەوشکۆمدا بە هەموو ئەجنەبەکان سەرسان بوون پێی وە لەوێشە چوومە ئەڵمانیا وە لەخوای گەورەش بە زیابێ ئەم ساڵ کۆمپانیای جزیرەی نوح کاک دڵشادی بەڕێز شتێکی بۆ کردوم کە بچمە هۆڵندا بۆ کۆمەڵێک جوتیاریش لێرەوە لەگەڵ خۆمانە بڕبەرین بۆوێ بۆ ئەوەی زیاتر لە بیرۆکەکانی ئەوێ ئاشنابین و کۆمەڵێک ئەو ئەجیزانەی کە دروست کراون دەوێت بۆ ئەوەی جوتیاری ئێمە هیلاک نەوێ بەدەستیەوە من لێرەوە داواکاریشم لە حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەجیزە پیا بووە خۆتان نەزانی سە لە وڵاتی ئێمە ئەو بەرومەی کە بازاڕی نییە پارەی ئەوە ناکا کە کرێکارەکەی لێ دەرکەیت و ئیسفادێکی لێ بکەیت بەڵام لێرەوەم داواکارم لە حکوومەت کۆمەڵێک ئەجهیزە بێنێتە ئەم وڵاتە بۆ ئەوەی تێچۆکەی کەمتر بێ لەسەر جوتیار لامایە ئێستا سنووقی هەنار بڵین لە ئەلوەکانە 5-6 دینار بکە بەڵام سێرەکی لە هەمان کاتە سنووقەکە 1000 دیناری تێچی تێچۆکەی زیاتری تێچی جا بۆیە ئێمە زیاتر برەو بدەین بە کەرتی کوشت و کاڵ بۆ ئەوەی جوتیارە دەستڕینەکانمان پشتیان سار نەبێتۆ لەو کانزایی کە لە وڵاتە هەیە من دایم حەزم کردووە بەرومی خۆمان وا لێ بکەین کەیتری هیچ کاتێک احتیاج و بەرومی هیچ شوێنێ نەبین ئەویش بەچیەکرێ بە جوهدێکی حکوومەتی هەرێمی کوردستانەکرێ لێرەوە داواکارم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان با زیاتر برەو بدەین بە کەرتی کوشت و کاڵ چکە من دایم بە نەوتێکی سپی داومە لە قەڵەم با کارێ بکەین ئەو بەرومە جوانە نەخۆ ئەگەر بە بازارکردنی نەکرێ بۆ دەرۆ ئێمە ئەگەر بە بازارکردن نەکەین بۆ بەرومی ئەم وڵاتە ئیسفادە لە هیچ شتێ ناکەین چکە تازە لەوە دەرچوو هەولێر و سلێمانی و کوردستان بەرومی ئەم وڵاتە بخوا چکە ئێمە بە گەنج و لاو و خانم و جوتیار و ئێستا خەریکی کەرتی کوشت و کاڵین ئەبێت پاڵپشتیان بین بۆ ئەوەی بە بازارکردنی بۆ بکەین بە بازارکردن نەکرێ حەلی بەرومی ئەم وڵاتە ناکرێ خۆ ئەگەر فستیڤالانەی کە ئەنجامی شێدەن کاریگەریەکی باشیە بێت لەسەر بە بازارکردن وانە باشە مام ئازاد تا چەند خاکی کوردستان گونجاوە بۆ بەرهەمهێنانی زعفەران ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە بابزانین ئەتوانین لە کوردستان زعفەران بەرهەم بهێنین خۆی من 3 دانە ساڵ خەریکی زعفەران بوو یعنی شتێکە زۆر ناڕەحەت زۆر ینی بەدەست من شەو ڕۆژان سەی دەسم کە خەریکی توێژینەوەم خەریکی لەسەر کۆمەڵێک شت ئیش بکەم بەڵام بڕوان پێ بکە شتێکی زۆر ناڕەحەتە یعنی تۆ هەڵسی تەڵێ قشکۆکەی تۆ بڕوان ناکەم شتێکی ڕەحەت بێ بەڵام مەری شاڵا ئێمە ئەو شتانەشی کە ناڕەحەت بێ میلەتێکی وامانەیە شێر ئاسا پڵنگ ئاسا دەست پێەکەین وە خاکی تیشمانەیە لە فکرێ نەچێ ئێمە خاکێکمانەیە نەک زعفەران فەرمووە لە ئەڵمانیا من لە سۆپەرمارکێتەکانە ئەمە نەبووەم کوولەک لێرە گەورەتر گەشەی ماشەڵڵا خاوەنی خاژێکی ئەڵی تەپکە گوڵە بە ڕۆژەیە ئەو کوولەکەکە
هەر ئەڵی تەپە گوڵ شێوەشی زۆر جوانەوە مازات بەڵێ جاوە بێگومان ئەوە ئەنجامی یاخود بەرهەمی ئەو ڕەنج و ماندووبوونەیە کە بەدەستی ئێوەوە دیارە و کارتان کردو بۆی کە بتوانن جوانترین بەرهەم پێشکەش بکەن بە کوردستان ماندوو نەبن. ئەمڕۆ خۆشحاڵ بووین کە لە پرۆگرامەکە بەشداریتان کرد بە هیواین ئەوەی هەمیشە خەرمان پڕبەرەکەت بێت و بەروبوومی باشتر و جوانتر لە کوردستان بینین. بابێکیشەوە بابەتێک ببینین لەسەر زافەران هەروەک باست کرد کە زۆر قورسە بەرهەمهێنانی بۆ هیواین چەند ساڵێکی دیکە زافرانیش بەروبوومێکی زۆر زیاتری هەبێ و بەیەکەوە ئەم بابەتەش ببینین کە لە فەڕەنسا وەرزی چنینەوەی گوڵی زافرانە کە نرخی تەنیا 1 کیلۆ لە نێوان 30 تا 40 هزار یۆرۆ مەزەندە دەکرێت. بۆ دەستکەوتنی 1 گرام زافرانیش دەبێت لە نێوان 150 تا 200 گوڵ لە زەوی بچنڕێت و ئەم کارەش بە هیچ ئامێرێک ناکرێت بەهۆی ناسکی گوڵەکە و هەستیاری کارەکە ئەبێت چڵ گوڵەکان بەدەست لێ بکرێتەوە. هەروەکو مامازادیش باسی کرد وەکو وایە تاڵی قژەکان بە ناسکی لێ بکرێتەوە. بابێکەوە بیبینیم بزانین زافەران چۆن دەچنرێتەوە. ئەمە کێڵگەیەکی 102 کە ساڵانی پێشتر دانەوێڵەی وەک گەنم و گەنمە شامی تێدا دەچێنرا. بەڵام ئەم خێزانە بەهۆی بەپیتی و پشودان بە خاکەکە و دەستکەوتێکی زیاتر زەوێکەیان داپۆشیوە بە گوڵی کرۆکۆساتیۆس کە زعفەرانی لێ بەرهەم دەهێنرێت. ئێستا وەرزی چنینەوەی گوڵی زعفەرانە کە ماوەی مانگێک دەخایەنێت. بەرهەمهێنانی زعفەران پێویستی بە چەند کاتژمێرێکە تا ڕیشاڵەکانی زعفەران لە گوڵی کرۆکۆساتیۆس جا بکرێنەوە و وشک بکرێت. چاندنی گوڵی زعفەران پێویستی بە کەشوهەوایەکی گونجاو و چاودێریەکی تایبەتەیە کە نابێداوی زۆر بە زەوی چێندرا و بە گوڵی کرۆکۆساتیۆس بدرێت چونکە دەبێتەوە هۆی لە ناوچوونی گوڵەکە و تەنیا دەبێت بەدەست گوڵەکان بچێنین چونکە هیچ ئامرازێک ناتوانێت کارێکی وا هەسیار بکات بۆ ئەوەی زیان بە ڕیشاڵە زعفەرانەکانی ناو گوڵەکە نەگات. گوڵەکانی کرۆکۆس بە ئەندازەی ڕیشاڵەکانی زعفەران کە لە خودی هەمان گوڵ دێنە بەرهەم بە نرخ نین. ساڵانە لە هەر کێڵگەیەکی زعفەران 600 گرام تا 1 کیلۆگرام زعفەران بەرهەم دەهێنرێت و ڕەوانەی بازاڕەکانی فەڕەنسا دەکرێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوو فەڕەنسا لە ڕووی بەرهەمهێنانی زعفەران پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆوە بینیوە. بەڵام بەراورد با وڵاتانی بەهێزی بەرهەمهێنی زعفەران وەک ئێران و مەراکیش هێشتا فەڕەنسا پێشکەوتنێکی ئەوتۆی نییە لە بەرهەمهێنانی زێڕی سوور. بەم شێوەیە بە نیشاندانی ئەم هەموو بەروبوومە جوانە و بە نمایشکردنی ئەو بەروبوومە خۆماڵیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان ماڵ ئاوە.